لە ڕێی تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر سەرۆکی دادگای فیدراڵی پامێک ئاراستەی موچەخۆرانی هەرێم دەکات. پەرلەمانی عێراق هەوڵێکی نوێ لەگەڵ بانکی ڕەشید و ڕافیدەین بۆ تەوتینی موچەی موچەخۆرانی هەرێم دەست پێ دەکات. زانیاری نوێ لەبارەی وادەی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی کوردستان ئاشکرا دەکرێت. سڵاوتان لێبێ، لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. لە میانی گەیاندنی سوپاس و پێزانینی فەرمانبەرانی هەرێم بە سەرۆک و ئەندامانی دادگای باڵای فیدراڵی کە بڕیاریاندا بە تەوتینکردن و ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم بە شێوەیەکی ڕاستەخۆ لەلایەن عێراقەوە، تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر خۆشحاڵی فەرمانبەرانی هەرێمیان گەیاندە بەڕێز حاکم جاسم محەممەد عەبود و سوپاسی هەڵوێستی مرۆڤانەیان کرد کە بووە هۆی کۆتایی هێنان بە نانبڕین و نەهامەتیەکانی موچەخۆرانی هەرێم. سەرۆکی دادگای فیدراڵی بە تیمی ستاندەر ڕاگەیان ئێمە ئەرکی خۆمان بەجێگەیاندووە و ویژدانی خۆمان بەو بڕیارە ئاسوودە کرد. هەروەها خۆشحاڵی خۆی نیشاندا بە وەرگرتنی دوو موچە یەک لە دوای یەکی موچەخۆرانی هەرێم و داوای لە تیمی ستاندەر کرد سڵاو ڕێزی بگەێنن بە گشت خەڵکی کوردستان. لە کۆتاییدا تیمی سکاڵاکارانی ستاندەر ڕایانگەیان ئێستادا دادگای فیدراڵی بۆتە پەناگەی خەڵکی کوردستان. هیوادارین بەردەوام بێ لەو ڕۆڵە گرنگەی لە پاراستنی مافی دارایی خەڵکی کوردستان. لیژنەی دەستپاکی لە پەرلەمانی عێراق لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان میوانداری بەڕێوەبەرانی گشتی هەردوو بانکی ڕەشید و ڕافیدەین دەکات. لیژنەی دەستپاکی لە پەرلەمانی عێراق لە نووسراوێکی فەرمیدا داوای میوانداریکردنی بەڕێوەبەری گشتی هەردوو بانکەکانی ڕەشید و ڕافیدەین دەکات سەبارەت بە هۆکاری دواکەوتنی پرۆسەی بە بانکیکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. بە گوێرەی نووسراوەکە میوانداریەکە لە ڕۆژی 22 نیسانی 2024 ئەنجام دەدرێت. بە پێی بڕیاری دادگای فیدراڵی پێویستە پرۆسەی تەوتینی موچەی موچەخۆرانی هەرێم لە ڕێی هەردوو بانکەکەوە ئەنجام بدرێت و دوای ئەوەش مانگانە لە هەمان کاتی دابەشکردنی موچەی موچەخۆرانی عێراق موچە لە هەرێمیش دابەش بکرێت. وەزیری نەوتی عێراق ڕای دەگەێنێت بەم نزیکانە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە و دەژڵێت لەسەر میکانیزمی هەناردەکردنی نەوت ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان کراوە. حەیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق لە لێدوانێکدا ڕایگەیاند پرۆسەی بەرهەمهێنان و هەناردەکردنی نەوت لەو کێڵگانەی دەکەونە هەرێمی کوردستان کارا دەکەینەوە. لەگەڵ هەرێمی کوردستان لە گفتوگۆ داین بۆ هەناردەکردنەوەی نەوت. هاوکات بڕی بەرهەمهێنانی نەوت بە گوێرەی بودجە 400,000 بەرمیل نەوتە. لەگەڵ ئەوەشدا وەزارەتی کارەبا گرێبەستی لەگەڵ یەکێک لە کۆمپانیەکانی وەبەرهێنانی غاز لە یەکێک لە کەلگەکانی هەرێم واژوو کردووە. ستاندەر میزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.